کتێب باشترین هاوڕێ و سەرچاوەی زانستە، بەڵام لە ئێستادا فراوانبوونی ئامڕازەکانی تەکنەلۆژیا نەریتی کتێب خوێندنەوەی کاڵ کردووەتەوە و کتێبی کردووەتە شتێکی نامۆل لە ژیانی ڕۆژانەدا. بۆ وەرگرتنی زانست و زانیاریش دەرچوانی زانکۆ و گەنجان زیاتر ڕوو لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان دەکەن. لە بەرەنجامی ئەمەوە زانکۆی هەڵەبجە بە مەبەستی گەڕانەوەی ڕۆحیەتی خوێندنەوەی کتێب پێشبڕکێیەکی زانستی بۆ خوێندکارەکانی ساز کرد. ئامانجمانەوەیە جارێکی تر ڕۆحیەتی زانستی بە تایبەتی خوێندنەوەی کتێب و توێژینەوە و پێداویستی زانستی خوێندکار کە کتێبە بگەڕێن ئەو ڕۆحیەتە زانستی بگەڕێنەوە بە ناو خوێندکاران و ڕۆژێکی زانستی لە ناو زانکۆکانە بەخڵقێنن. ئەم خوێندکارانە براوەی پێشبڕکێی زانستی خوێندنەوەی کتێبن. کاریەکەیان ژمارەیەک کتێبی خوێندوێتەوە، دواتر لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە گفتوگۆ لەبارەی کتێبەکانەوە کراوە. براوەی یەکەمی پێشبڕکێکەش دەڵێت ڕۆژانە نزیکەی 50 پەڕە دەخوێنێتەوە. بەهۆی ئەم پرۆژانەوە هیوادارم دووبارە تاچی کورد بگەڕێتەوە بۆ خوێندنەوە. من کە زیاتر بە فەلسەفە بەشداریم کردووە بە کتابەکانی ئەلبێرت کامۆ، زیاتر فەلسەفیە توانیمە پلەی یەکەم بەدەست بهێنم. من بەپێی پرۆژەیەکی خۆم کتاب دەخوێنمەوە، مەجال نەبێ منە بێ ڕۆژی 50 پەڕە بخوێنم. خوێندکارانی زانکۆ لای خۆیانەوە هۆکارەکانی دوورکەوتنەوەیان لە خوێندنەوەی کتێب دەخەنە ڕوو. قەیرانەکان و فراوانبوونی تەکنەلۆژیا بەسەرەکیترین هۆکار ناودەبن کە ئاستی زانستی و خوێندنەوەی لە ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەت زانکۆکان لاواز کردووە. هۆکاری ئابووری، قەیرانەکان، تەکنەلۆژیا، ئەم شتانە کاریگەری تەواویان هەیە لەسەرەوەی کە تەلەبە قوتابی گەنج بەعام گرنگی خوێندنەوەی لا نەماوە و خەڵک پشت بە چیە بەسێ بە وەکسڵی بۆ بە ڕۆشنبیری فەیسبوک یان بڵێم ئەنتەرنێت هو ڕۆڵێکی تاو و دیاری هەیە لە ئەوەی کە گەنجان دوورکەوتنەتەوە لە کتێب خوێندنەوە. خاڵێکی لاواز دەگەڕن بۆ ئەوەی کە ئێستا بەهۆی ئەم بابەت ئەلکترۆنیاتە ئەنجا ئەم هێڵ ئینتەرنێت و ئەمانە یعنی زیاتر خۆ ئەدرێ بەوانە وەک لەی زیاتر بچێت کتێب خوێنێتەوە، چونکە جاران وانە بوو، بەس ئێستا لەبەرەوەی ئەمانەیە زیاتر کات دراوە بەوانەک بخوێنەوە. لە ئێستادا زانکۆ و ناوەندە ئاکادیمیەکان ڕۆڵی سەرەکی دەبینن بۆ ئەوەی خوێندنەوە لە ناو خوێندکاراندا زیندوو بکەنەوە. هەر بۆیە بە بەڕێوەبردنی فستیڤاڵ و پێشبڕکێی کتێب خوێندنەوە دەیانەوێت کتێب بکەنەوە بە هاوڕێی هەمیشەیی چین و توێژەکان. مامۆستایانی زانکۆش دەڵێن خوێندنەوە وەک چۆن سەرچاوەی بەدەستهێنانی زانستە، هەروەش کاریگەری لەسەر ڕۆشنبیری کۆمەڵ جێدەهێڵێ. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.